وڵات دەداتە و کەناڵانەی مۆڵەتی کارکردنیان بەسەر چوو تا ئێستا تازان نەکردوێتەوە بە پێچەوانەوە پەخشی کەناڵەکان ڕادەگیرێت. بڕی نوێکردنەوەی مۆڵەتی کەناڵەکان کە ژمارەن زیاتر لە 100 کەناڵە دەگاتە نزیکی ملیارێک و 300 میلیۆن دینار و تەبێژی وەزارەتی ڕۆشنبیریش ڕایگەیاند لە هەرێمی کوردستان زیاتر لە 300 کەناڵی بینرا و بیستراو هەن کە مۆڵەتیان لە وەزارەتی ڕۆشنبیری وەرگرتووە. ماوەی یەک مانگ مۆڵەتە بۆ هەموو کەناڵەکانی ڕاگەاندن ئەوانەی کە قەرزی مۆڵەتی نوێکردنەوەی وەزارەتی ڕۆشنبیریان لایە کە ژمارەیان ئەم کەناڵان لای خوارەوەن. لە هەولێر 34 کەناڵی ڕاگەاندن کە پارەی نوێکردنەوەکەی 618 میلیۆن و 250 هزار دینارە ئەو هەولێر. لە سلێمانی 39 کەناڵی ڕاگەاندن کە پارەی نوێکردنەوەی 353 میلیۆن و 175 هزار دینارە. لە دهۆک 30 کەناڵی ڕاگەاندن کە پارەی نوێکردنەوەکەی 330 میلیۆن دینارە. گوژمەی هەر سێ پارێزگا و هەموو ئەو کەناڵانەی بە رادیۆ تەلەڤیزیۆن دەکاتە 1 ملیار و 274 میلیۆن و 425 هزار دینار. وەکو وتم دوامۆڵەت بۆ هەموو کەناڵەکانی ڕاگەاندن ئەوانەی کە قەرزارن ماوەی یەک مانگە بە جینا بە پێچەوانەوە بە پێی ڕێنمایی ژمارەیەکی 2013 مۆڵەتەکانی هەڵدەوەشێنرێتەوە. هەولێر و سلێمانی و دهۆک سەرجەم ژمارەی کەناڵەکانمان لە 315 کەناڵ بەسەر، ینی 300 کەناڵ بەسەر بە رادیۆ بە تەلەڤیزیۆن بە سەتەلایت و لۆکاڵیەکان. بە پێی ئامارێکی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە